دوای 7 مانگ لە بێنەوبەرەدا 2000 ڕۆژی ڕابردوو پەرلەمانی فەڕەنسا پرۆژە یاسای بەهێزکردنی ڕێزگرتن لە باهەکانی کۆمار کە بە پرۆژە یاسای ڕوبەڕووبوونەوەی جیاخوازی ناسراوە پەسەند کرد. پرۆژە یاساکە لەلایەن حکوومەتەوە پێشکەشکراوە و ناکۆکیێکی گەورەی لەسەر ئاسی سیاسی و کۆمەڵایەتی دروست کردووە بۆ پێی ڕەوت و کۆمەڵە سیاسی ئیسلامیەکان بە تایبەتی بە ئامانج دەگیرێت. بە پێی نێوەڕۆکی یاساکە بێت ئامانجلەی ئەو گروپ و هێزە ئیسلامیانەیە کە بە توندڕە و ناو دەبرێن وەک چارەسەرێکشە بۆ باڵادەستی ئیسلامیەکان بەسەر کۆمەڵگەدا، بەڵام جگە لە ناوەندە ئیسلامیەکان لەلایەن چەپ و ڕاستەکانی کۆمەڵگەی فەڕەنسیشەوە ترسی هەیە یاساکە بەرەنگاری بۆ ئازادی ئاینی دروست بکات. هەر لەو میانەیەدا ژان لوک میلانشو پەرلەمانتاری چەپ دژایەتی یاساکەی کرد بۆ پێی دژایەتی ئیسلامی تێدایە، بەڵام پارتەکانی سەرۆکۆمار ڕەتی دەکاتەوە یاساکە مامەڵە تەنها لەگەڵ ئاینەکاندا بکات. یاساکە چاودێریەکی تون لەسەر چالاکی کۆمەڵە ئاینی و کللتوریەکان و ناوەندە ئاینیەکان و پارەدارکردنیان دادەنێت، جەختیش دەکاتەوە لەوەی فەرمانبەرانی کەرتی گشتی لە بەرامبەر ئایندا بێلایەن بن. ڕۆژی 16 مانگی دوی ئەم ساڵیش لە کۆمەڵەی نیشتیمانی فەڕەنسا کە لەگەڵ ئەنجومەنی پیران پەرلەمانی ئەو وڵاتە پێکدێنن بە کۆی 347 دەنگ بەرامبەر 151 دەنگی ناڕازی یاساکە پەسەند کرا. یاساکە لە کۆمەڵی نیشتیمانی بەر لەوەی دەنگی لەسەر بدرێ 313 هەمواری تێدا کرا. لەو کاتەوە ئەم پرۆژە یاسایە ڕاگەیەنراوە پەلامارەکان بۆ سەر مزگەوت و ناوەندە ئیسلامیەکان لە فەڕەنسا زیادیان کردووە. ئەمە لە کاتێکدا فەڕەنسا لە نێو وڵاتانی ئەوروپا خاوەنی زۆرترین هاوڵاتی موسڵمانە. پەرلەمانتارە چەپ و ڕاستەکان هەر یەکە بە پاساو هۆکارێک دژ بە یاساکە دەنگیان داوە. پەرلەمانتارە سۆسیالیستەکان بە تایبەت پێیان وایە بوونی ئەم یاسایە مانای بێمتمانەی بە کۆمەڵە و ڕێکخراوەکان دەگەێنێت. ڕاستڕەوەکان دەڵێن یاساکە بۆ ڕوبوڕووبوونەوەی تێکشکاندنی ئیسلامیەکان و پەراوێزخستنی موسڵمانانە. ناران و ڕەخنەگرانی یاساکە لە نێوخۆی فەڕەنسا و لە دەرەوەش پێیان وایە هەرچەندە یاساکە بەناوباسی هیچ ئاینێکی نەکردووە، بەڵام ئامانجلەی شوێنکەوتوانی ئیسلامە و بربەست لە بەردەم ئازادی دروست دەکات و تێڕوانینێکی تەسک بۆ ئەلمانیەت لە وڵاتە نیشان دەدات. هەرچی ڕاستڕە و توندڕەوەکانیشە بەرامبەر یاساکە بێلایەن بوون، چونکە ئەوان پێیان وایە هێشتا ئەم یاسایە لە پرسی پەنابەران و قەدەغەی پاڵاپۆشی لە شوێنە گشتیەکان کورتی هێناوە. سێ مانگ لەمەوەەر و لە 7 مانگی چواریشدا ئەنجومەنی پیرانی فەڕەنسا پێشنیازێکی بۆ قەدەغەکردنی پەرستش و سروتە ئاینیەکان بە تایبەتی نوێژی موسڵمانان لە زانکۆکان بۆ خودی یاسای بەهێزکردنی ڕێزگرتن لە باهەکانی فەڕەنسا زیاد کرد. هەر لە میانی کاردانەوەکان بەرامبەر یاساکە ناوی ئەو یاسایە چەند جارێک هەموار کرا. سەرەتا لە ژێرناوی بنەبڕکردنی هەستی جیاخوازی، دواتر کرا بە هەستی ئیسلامی توندڕە و لە کۆتا جاریشدا بە بناوەی ئێستا کە بەهێزکردنی بنەماکانی کۆماری فەڕەنسایە گۆڕدرا.